تیپی تێنسی سەرزەوی یانەی نیشتیمان پاڵەوانی وەرزی ڕابردووی یانەکانی کوردستان بە مەبەستی پارێزگاریکردن لە نازناوەكەی ئامادەکاریەکی باشی کردووە و بۆ پێکاتەیەکی بەهێز ڕوودەکاتە پاڵەوانیەتی یانەکانی کوردستان. ئەوەی ڕاستی بێ ڕاستە پارساڵ یەکەمی کوردستان بووین وەک نادی نیشتیمان ئەو ساڵ ئەرکمان قورسترا خۆ ئامادەکردنەوەکەمان باشە تا ئێستا دوو ڕۆژ پێشتر دەستمان پێکردووە و هەفتەی ڕابردووش دو یاریزانمان بە سەفەر چوونە تورکیا لەوێ تدریبێکی باشیان کردبوو تەمرینێکی باشیان کردبوو و دوو ڕۆژە بەردەوامین ئەو ڕۆژ تقریبا 3-4 ساعت تەمرین دەکەین سبەیش ئینشاءالله هەر تەمرینمان هەیە و تیپەکەشمان بەهێز کردووە بەڕاستی یاریزانێکی تری تازەمان هێناوە داریانمان هێناوە داریان قەهار کە بەڕاستی ئێستا تیپەکەمان کاملە و خۆ ئامادەکردنەکانمان باشە ئێستا الحەمدولله. تیپی تێنسی سەرزەوی یانەی نیشتیمان لە 4 یاریزان پێک دێت هەریەکە لە سەرمەند دڵشاد و عومەر تەحسین بۆ ماوەی نزیکەی هەفتەیەک لە تورکیا مەشق و ئامادەکاریان کردووە و داریان عەبدولقاهاریش یاریزانی پێشوویانەی پێشمەرگەی هەولێر و خاوەنی پلەی دووەمی دوایین پاڵەوانێتی تێنس ڕووی کردوتە تیپەکە بۆ بەهێزکردنی پێکاتەی یانەی نیشتیمان. من وەکوستان تەحسین یاریزانی نادی نیشتمان پارساڵ توانیمان پلە یەکەم بەدەستبێنین و ئەم ساڵیش ئامادەکاریەکی زۆر باشمان کردووە یاریزانێکی نوێشمان زیاد کردووە بە ناوی داریان عەبدولقاهار لەگەڵ سەرمەد و عومەریشمان لەگەڵە ئینشاڵڵا ئەم ساڵیش دەتوانین پلە یەکەم بەدەستبێنین هەروەکو پار هەموو هەوڵی خۆشمانەدەین ئینشاڵڵا. من داریان عەبدولقاهاری پاڵەوانی عێراق کوردستان ئەم ساڵ وەکو یەکەم گرێبەستم لەگەڵ یانەی نیشتیمان کە پاڵەوانی پێش پارساڵ بەشدار دەبم لەو پاڵەوانێتی لەگەڵ یانەی نیشتیمان و دەستخۆشی لە ڕێکخراینەوە پاڵەوانێتی دەکەم بۆکردنەوە پاڵەوانەتیە و هیوادارم پاڵەوانێتی یانەکانی کوردستان زیاتر پەرەی پێ بدرێت و بەردەوام بێ و دەستخۆشی لە کاک کەمال دەکەم بۆ نۆژەکردنەوەی گشت یاریگاکان و گرنگی پێدان بە یاری تێنس وەکردنەوەی سپۆنسەرایەتیکردنی گشت پاڵەوانەتیەکان. پاڵەوانێتی یانەکانی کوردستان وا بڕیارە ڕۆژی پێنجشەممە دەست پێ بکات. یانەی نیشتیمان لە کۆمەڵی یەکەم دێت لەگەڵ یانەکانی غازی شیمال و ئاڵا و سیروانی شارەزور ڕکابەری دەکات تاوەکو دوو یانە بگەنە قۆناغی هەشتی پاڵەوانیەتیەکە. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام هەولێر.